سڵاوتان لێبێ ئازیزانی بەرنامەی مایکە سوورەکە گەڕاینەوە بێگومان دەزانم هەمووتان چاوەڕوانی بەرنامەی مایکە سوورەکەن و بەرنمەیەکی خۆشە بەلاتانەوە گەڕایەوە بە بەرنمەیەکی نوێ دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵم بن با بڕێ. تۆ جگەرەکە لابە والله خۆک پێوە گرتیە خۆت پێوە گرتیە خۆرە دەلای بە خراپە زەرەری هەیە ئافرین ئاوا هەر لە ژیانە بکە دەرەوە ئاوها باشە ئینشەڵڵا وازی لێ هێنی ناو چییە؟ فەرهەنگ چ کارێک دەکەی کاری جلوبەرێک دەکەی هەموو ڕۆژێکیت بۆ ئێرە هەمووش ڕۆژێ لەگەڵ مشتریەکان نێوانتان چۆنە باشن؟ عیبمان نییە معاملە و خۆشە؟ عیبمان نییە ئێستا ئەوە بەچەنە؟ چاکێتە بەچەنە؟ بەچەنە؟ بە 15 بە 5 دەبێ؟ نابێ تووڕە نابی بۆ معاملانە؟ نابێ دەبی لۆ نابی؟ بە 3000 لە ژوور بە 3000 نا من حەزم لەوەیە نا وەڵڵا ماشەڵڵا دەست و دڵی چەند باشە و کوڕە جوانە جا چۆن بە بەلاشەی بەم بەبێ پارە نامەوێ هەر لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی زیرەکی؟ شتێک خۆشم بۆ باس کە لە کاتی کارکردنە ئێستا میش ئاسانکاری وەکەم وەیە کارکردنمەری ئەوی شێ و باشە شتێکی خۆشم بۆ باس کە قەت شتێکی خۆش بڕی ناوە لە دوکانەکە مشتری بێ عەلاگەی بیرچێ بەغەڵەت قەت شتدانە ناوە؟ پرسیارێکرد لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ پرسیارەکەمان ئەوەیە تیشکی خۆر لە ڕووەک دەدات ڕووەکیش گەشە دەکات بەو کردارە دەڵێن چی؟ ئاسانکاری ئەو لای شتێکم پێ بڵێ ئەگەر غەڵەت بوو وەڵام بیگۆڕە بەو کردارە دەڵێن چی؟ هەموومان خوێندومان خۆ مەکتەبە کردووە پۆلی پێنجی سەرەتایی؟ پێنج سەرەتایی پرسیارەکەت بۆ گۆڕم باشە؟ شەمشەمە کوێرە چەند چاوی هەیە؟ چاوی نییە شەمشەمە کوێرە بوو چاوی نییە بوو بەبێ چاو دەبی بەبێ چاو دەبی؟ شەمشەمە کوێرە چەند چاوی هەیە؟ وەڵای نازانم ڕاستێ هێشتا نازانم باشە ئاسانکاریت بۆ بکەم دوو چاو پێنج چاو سێ چاو دوو چاو پێنج چاو سێ چاو هەشت چاو کورە کوا هەشتی دیا بوو تو سێ چاو نازانم وەڵڵا ئەڵێم دوو چاو سێ چاو پێنج چاو دوو چاو تۆ دەڵی دوو چاو دەست خۆش وەڵامەکە ڕاستە ئێدە بڵێ لەو کاتەوە نایڵێ خەڵاتێکم پێبەن ئەوە خەڵاتی چەرساتی ئەسفەهانە بۆ بەڕێزە وتی بیبن بۆ ئەو کاکە بەڕێزە سەلامەت ڕاستەکەم خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوارەوە زۆر سپاس. باشی ناوی بەڕێزە من ئەحمەد کاک ئەحمەد زۆر سپاس مەمنونم کاک ئەحمەد ئیشی جلوبەرگی ئافرەتانەکەی بەڵێ بازار چۆنە؟ وەڵڵاهی نۆرمەڵە نۆرماڵ ئەرێ وەڵڵا خواست زیاتر لەسەر چییە؟ ئەم ساڵ مۆدێلی چییە؟ وەڵڵاهی لە ناحەیە بابلێن لە ناحەیە کەژواڵ و ڕسمی و ئەو شتانە چونکە خەڵک یعنی هەیە دەوامی هەیە تەلەبەیە هەیە مەسەلەن حەزی لە کاژواڵە یعنی دوور لە دەوام و لە تەلەبە و یان لە وەزیفە کێشتێک حەزیان لەو شتانە زۆر مشتری تایبەتە هەیە ئەکید حتمما ئەکید لە هیچ شوێنێ شت ناکڕێ ئەی تۆ خاتریان نەگری؟ زۆریش ئەری وەڵڵا زۆر خاتریان دەگرم یارمەتی خۆشەوە نیە؟ ئەری وەڵە چونکە کو بلێن هەر چاو بە چاو یەکتری دەبینین دوای ئەوە تۆ مشتریەک دایم بێتەوە بۆلات فەرقی هەیە وەکەوە یەکەم جاری بێت شت بکڕێت طبعا ئەکید لەگەڵ مشتریەکان تابینە باشە طبعا حتمما ئەو شتە زۆر مهمە زوو جلی تازە هێنی؟ واللهی لەبزانم باوەڕم ناکەی جاروبار هەفتە بە هەفتە جاروبار ڕۆژ بە ڕۆژ جاروبار مانگ بە مانگ حەسەب یانی
حسب بازار يعني. زۆر باشە ئەم ساڵ چ ڕەنگێک زۆر ترند بوو؟ والله مع بيني ماروني قوي. مارۆنی و قاوەی ئەری سەوزی والله. فستقیش لەگەڵ قاوەی یا جوانە ئەم ساڵ. عفري مقيشتي. اري والله. زۆر سێرەکەم من وي. بزانین چی وي جوانە ئەم راستا. ساڵ و چی مۆدێلە و تسدو- من حەزم لە جلی ئافرەتانە. توش تدوا من لخدمتي زۆر توما. سپاس دەکەم خزمەت خوشی منی. دەبنەوە سپاس حساب دەکەم. هەموو جلینە و دوکانەکە دیاوە. سپاس دكا زۆر ممنونم سپاس دەکەم. رستن هي ناوي كنالينجو. کەناڵی دیمەن. خوا موفقتنك. سپاس دەکەم. خوش حالم. بژیگان. موفق ان شاء الله. سپاس دەکەم سپاس. پرسیارێک لێ یەکەم امريكا. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. تمام. باشە ئەگەر وەڵامەکەت نەزانیە بە شتێک خۆشمان پێشکەشکی. تمام باشە لخدمتك. تمام. خزمەت لە منەوە پرسیارەکەمان ئەوەیە شەمشەمە کوێرە چەند چاوی هەیە؟ دو. تۆ دەڵێ دوو؟ من دلم دو نازانا. چۆن نەزانی؟ ئەو وەڵامە لە کێوە زانی؟ يعني نازان بس تأكيد نيمة جيهم لي أبوه أو اشتها بس لو بزانم دوه أجا غلط نيمة. دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبەن ئەوە خەڵاتی ئەلیسفۆنای بۆ زۆر بەرنامەی سپاس. مایکە سوورەکە دابینی ممنونە. کرێمەش پێشکەشەکەین بە تۆ بۆ هیوایم زور سپاس ممنونم دەکەم. زور ممنون شتێک لبزلاب. خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنا ڕووی دابێت والله كودلي زياتر لقى برادران. زارو دێ بار بۆمان يعني باس تشخرة کە شو شتێکی خۆش. دكي يعني زارو بار بخوي بيت زوي بيزاري دكم. والله أري يعني كابرا خۆی بێجەوە تۆ نیتر بێزاری أري والله حزم لو زوي زور. حەز لە ئەوەیە کابرا بێجەوە بێ تۆ ژۆنی ترسان أكيد أكيد. حەز لە ترساندن نییە خەڵک بترسێنی نا 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 نا. ئێستا زۆر کەسێ ها ئەڵێ بەس هیواتمەوە لە پشتی دەرگا خۆ بشارمەوە و نەفەری بێتە ژوورە أكيد. بیترسێنەوە نا وطاقت مني أنا كودلي راوستي. خوا نەگە ئیشەڵڵا دڵی ڕاداوەستێ خوش حالك. زۆر سپاس دەکەم سپاس زیاتر دكم. کاتێکی ممنون. خۆشحال لەگەڵ سپاس بۆ دكم. بەشداری. ممنون. زۆر سپاس. زور کاتێک ممنون. خۆشحال لەگەڵ سرچاو. سپاس دەکەم. سڵاو لێبێ وعليك السلام طبعا. باشی کاکەیان باشا ما الحمد لله بتشون باشا. ناوی بەڕێزێ غريب. کاک غەریب گۆرانەیەکی شەیە لەسەر تۆ ئەی غەریب مەڕۆ ئەی غەریب گێ وایە قوراني نازم. باشە گۆرانیم بۆ مەڵێ خۆ نەموو تۆ گۆرانیم بۆ بڵێ ئەڵەم بیستو تا والله نازم نشم بيستو. باشە خەڵکی کوێی دوك خەڵکی دهۆکی سەرسەر و سەرچاوە عزيزي. سپاس دەکەم بە چیە سەرقاڵی چ کارێک دەکەی والله اللي ريش دكم. لێرە ئیش دەکەی بله. لێ چ دوکانێک جلوبەرگە نا والله باكو خاويني بيناكي. دەی لەشە ساغ بێ السلام عليكم. سەرکەوتوو بێ ئیشەڵڵا ڕۆژانە سعات چەندێت بۆ ئێرە چۆن ڕۆژەکەت بەڕێەکەی والله الساعة 3 دين بويرة والساعة 12 شوي تاودم. دەی لەشە ساغ بێ ماڵتان لە هەولێرە وایە بە عیلی لێرە منوێن خۆت بە تەنها بۆ ئیشکردن هاتی بۆ هەولێر نا والله بعائلي ليرم. دەی زۆر چاکە شتێک خۆشمان بۆ باسکە ڕۆژانە شتی خۆش ڕۆ ئەیات والله بليمتي. يتم لميشك نية. ئەی چیمان پێشکەشەکە شتێکمان پێشکەشکە والله نازم. يتم بيني. هیچت پێ نییە عادي والله. باشە پرسیارێک لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات ايش هو؟ هەتا نەیبەستیت ناڕات ثاني بس نار. بەڵێ والله نازم. نازانی نا والله. شتێک بڵێ هەتا نەیبەستیت آخر ناڕات وقت تشتيك عجالة تشي. زۆر ئاسانە ینی ئەگەر بچووکترین ڕوونکردنەوە بم یەکسەر ئەزانیت جا خۆی پرسیارەوە خۆشە تۆزێک بیری لێ بکەیتەوە شتێک بڵێ من بڵێم بیگۆڕا وایە حتى نيبستي نار. هەتا نەیبەستی ناڕوە حتى نيبستي نار. هەتا نەیبەستی ناڕوە والله نازم. نازانی نا والله. باشە پرسیارێکی ترت لێ یەکەم ايه ئەو کردارەی کە لە نێوان خۆر و ڕوەکدا ڕوودەدات چی پێ دەڵێن ئەو کردارە چییە ناوی ئەو کردارە چییە لخور لە بینی خۆر و ڕوەکدا ڕوودەدات کردارێکە اخوي لبا وشتانا من مشكم صفر. والله عريب اخوي. مێشکی سفر نییە مەڵێ ماشەڵا مێشکی هەموو ئینسانێ خۆی گەورە ئەوە بە زیرەکی و بە جوانی دروستی کردووە ايه بس والله نازم جوابي وانا بيني. جوابیوانت پێ نییە باشە سپاس بۆ بەشداریکردن زۆر خۆشحاڵ بووم کاتی خۆشحال لەگەم سپاس ئەو کاکەیە نەیتوانی وەڵامی پرسیارەکەمان بزانێ دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵ مامن با بڕێ
باشی سلامت بەڕێز سپاس دەکەم ناوت چییە؟ ئەیمە کاک ئەیمەن بەڕێز. کاک ئەیمەنەوە نەخۆشی ئارێ وڵە سەرمات بووە ئارێ وڵە پەتایم گرتیا دەی ئیشەڵڵا باشە بێت توشمان نەکەی ناوەڵە یخەمە دە باشە ئەوە بۆچی بە جوملە هەمووتان کانێلاتان لە دەسا هەمووتان نەخۆشە ئەمما نەخۆشکەتینە خەتای توێت و ئەوانە توش کردووە بزەوت دەی باشە ئەشتان ساغ بێ ئیشەڵڵا چاکە بنەوە بە سووترین کات سەلامت ڕۆژانە بەچی سەرقاڵن وەڵا ئیشکار کاسبی لەشە ساق ناخوێنی ناوەڵە دەی باشە بازار چۆنە تەقە تەقەیە تاقە تاقە ئارێ وڵە منجەڵە ئێ قسەی خۆشم بۆ باسکە کە لە کاتی کارکنا چی ڕوویاوە شتێکی خۆش وڵا ڕووداوێکی ئیسما خۆش پینیە بەخۆی چۆن ئیسما پینیە بەخۆی ئە تۆ گەنجین و کتێ بە سەراتێک شتێکی خۆشە وەڵا بێت ئیسما نییە پینیە وەڵڵا ئارێ وڵە دەی باشە پرسیارێک لێکم فەرمو. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات فەرمو. هەتا نەی بەستیت ناڕوات ناز پرسیارشکە بکە پرسیارێک تری لێکم تۆ شتێکم پێ بڵە جارێ ئەمە هیچی نەزانم باشە ئاسانکاری بۆکەم ئێ. سەگ پێڵاو مەڕ هەتا نەی بەستیت ناڕوە پێڵا تۆ دەڵی پێڵاو ئا دەست خۆش وەڵامەکە ڕاستە سپاس پێڵاو مەبەستمان ئەو جۆرەی کالا کە بە قەیتاندا دەخرێت ئەوێ. هەتانەی بەستی ناڕوات وایە تەواو. دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکی ئەلیسفۆنمان بنێ بۆ ئەم کاکەیەوە سپاس. خەڵاتی بەرنامی دەستا مایکە خۆش. سوورەکەی بۆ دەستا خۆش بەڕێزت بەڕێزم. ئەلیسفۆن دابینی کردوە هیوادارم بەدڵێ بێ سپاس سپاس بۆ بەشداری بەڕێز. کاتێک خۆش سەلامەت خوارد لەگەڵ خوشی گەورەی. سپاس دەکەم ئەو کاکەیە نەخۆشیش بوو بەڵام توانی ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە با بڕێم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات سڵاو لێبێ ئەو کات باشی؟ نای بەڕێزێ نام داڕەوانە دارەوان بەڵێ کێو ناوخۆشی لێناوی کاک دارەوان باوکم ناوی لەناوە باوکە و ناوی بەڵێ. لێناوی زۆر چاکە تەمەندرێژ بیشەڵڵا سپاس، مەمنون. بەچیوە سەرقاڵی ڕۆژانە وەڵی دی ئیشی دوکانەکەین دوکانداریەکەین و دێن و دەی دەڕۆین لە شەڵا شانس تەمای خۆ دەی ئیشەڵڵا سەرکەوتو بن بازار چۆنە وەڵی الحەمدوللا یعنی باشە هەیە و نییە و ئیتریم ڕۆ وەرزە ئەبێ ئیش باش بێ بەڵامی تر بۆی مچەوە تۆزێ بازار خراپە بازارەکە خراپە دەی ئیشەڵڵا باشە بێ سواس شتێکی خۆشمان بۆ باسکە کاک دارەوان لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕووی دابێ وەڵی تشتی ڕووی داوە بەسەر هاات خۆشە ڕووی داوە بەڵام ما لەم باس. ساتە باوەڕ ناکەم خەڵکی کوێی خەڵکی کەرکووکم خەڵکی کەرکووکی زمانە دێ ئەمە کەرکووکیشە باڵێ باڵێ کەرکووکیمە دەی باشە شانازی بە خۆشمانەوەکەین ئێوە جێگەی شانازین بۆ ئێمە سپاس مامنون خۆش کەرکووک هەر خۆی لە خۆیە دڵی جێگەی کوردستانە شانازیە دڵی کوردستانە ممنون ئاوەدان بێ هەمیشە سلامت بی ممنون خۆشبیارە چ شتێکی کەرکووکە زۆر زۆر لا خۆشەویستە حەز لێیەتی چ شتێکی شتێکی ئێستا بۆ نمونە هەنێک کەس ئە. ئەڵێ من حەزم لە پیاسێکی لای قەڵایە یان بچم لە چایخانەی مەچکۆ دانیشم چای باڵێ. خۆمەوە بە هەموو دنیای ناگۆڕمەوە بەڵێ تۆ بۆ کەرکووک چیڵی چ شتێکی خۆشی هەیە کە من یەک کەرکووک ئەوانی ئەڕۆمە کەرکووک ئەوە حەزم لێ ڕۆمانتقەکەی خۆمان ئەلماس ئەلماس بەڵێ خۆشترین گەڕەکە لە شاری کەرکووکە و دڵما پێکرێتەوە باشە و نان خواردن چی خۆشەوەنەوە بەناوبانگە وەڵا ئارە حەز لە چه خواردنێکە زیاتر باسی خواردنی حەز لە چه خواردنێکە بەخوا خۆشخۆر دیاری لەوە وەڵی جا خواردنەر خۆشە وەڵا خواردن چ شتێک زۆر زۆر خۆشە بەلاتەوە کاک دارەوان لە خواردنە بەڵێ شلە و برنج شلۆ برنج باڵێ ئەی دۆڵما دۆڵمە وەڵی حەزم لێتی بلێم حەزم لێ نییە بەڵام بەخوا حەزم لێتی وەکو بڵێ حەزم لێ نییە بارەوەڵای حەز خۆم ناچوو. بارەوەڵای ئەی خۆی بەز و حەز نییە وانە باڵێ 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 ئێ بارەوەڵا حەزم لێ هەیە دۆڵمە ئەزانین چۆن حەزم لێ چۆن؟ دۆڵمەی ئێمە ئاوا بە پەراسوەکرێ ئەوە خۆشە لەلای ئێمە دۆڵمەی سادە ینی وایە دووسێ گۆشتی تیانە بێتامینە ئەوە کۆی ئەوەی لە حەزم لە یاپراخی گەڵامێوە بە پەراسووە فەرمە پرسیارەکە چی بوو باجا باشە، بدەمەوە سپاس دەکەم ساحب فەرموو حەزم کردۆزە قسەی خۆش بۆکە ماڵا ممنونم وەڵی یەک دوو نەفەر چاوەڕێمەکەن وەڵا دە باشە دەی با لە کاتن نەگرین زیاتر پرسیارەکە لێ یەکەین فەرمە چینێک لە بەرگە هەوادا هەیە ناهێڵێت تیشکی خۆر تیشکە زیان بەخشەکانی بەرزەوی بکەوێت ئەو چینە ناوی چییە؟ بەڵێ چینێکە لە بەرگە هەوادایە بەڵێ تیشکە زیان بەخشەکانی خۆر ناهێڵێ بە زەوی بگات ئۆزۆنە
ئۆزۆن بەڵێ دەست خۆش ڕاستە وەڵامەکە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن بۆ کاکدارەوان فەرموو ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەرنامەی مایکە سوورەکە دابینی کردو سوپاسیانەکەین بۆ بەڕێزت بۆ هیوایان بەدڵە بێت و سوودی لێ ببینی دەست خۆشتانەکەم سەرکەوتو بن گەلە بەخێر بێن زۆر سەرچاو مەمنون کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەخێر دەست خۆش. بخشکی سڵاو لێبێ سڵاو خاتون تو چۆنی سۆنی کاکە؟ باشی بەخێر بێت باشی؟ سەرچاو بەخێر بێ ناوخوا سپاس سەرچاو دەکەم نای بەڕێزێ ناو مستەفاە کاک مستەفا فەرمو بەچی و سەرقاڵی کاک مستەفا وڵی بەکار ڕۆژانە و کاسبی ئێرانەوە ئەی باشە لەم دوکانە کار دەکەی بەڵێ بەڵێ. دەی لە شە ساڵ سەلامەت وی سپاس بازار دەکەم. چۆنە وڵی لەخوا بەزیاد بێ باشە شکرانە بۆ خۆ لەخوا بزیابی خۆ هەموو کاتێ باش بێ. سلامەت بیا مامەڵەتان چۆنە لەگەڵ مشتریەکانە با قورعانە بێ بگونجێ خاتریانەگرن خاترەی سوە ئەی دەبەش. هەندێکیە تووڕێ و هەندێکیە وەسەتەوە ئیتر دەبی ئاگادار بی دەی زۆر چاکە سەلامەت لەشتان بێ. ساف سەلامەت بیا بێ شتێک خۆشم بۆ باسکە لە کاتی کارکردنا لەو دوکانە ڕوویدا بێ وڵی ئەڵێن بە سەراتی زۆر خۆشی لە کاک مستەفا ئەو برادرانە باسییانە کردی والله بەسەراتی مانابێ وڵی ئیترای حەسب مشتریە و بەسەرات و ئەو شتانە وڵی هەر بوو شتێکە بیرە نەچێتەوە لەو دوکانە ڕوویدا بێ بیرە لەم نەچێتەوە دقیت نایێتە پێش وەڵە بۆ فەرماد بکە مستەفا لەو دقیامی فۆرمات بۆ وڵی هیچم نەبینی نابێ وابێ بە قسە خۆشم بۆ بکەین والله لە خزمەتدام. بەرنامەکەی من بەرنمەیەکی خۆشی و پێکەنین و هوەریە و لەخوا بەرنامەکان ئێمەدان بینیوە پێشووتر وڵی لەوانێ دیتوێتم بەستابیعتم نەکردێ بەس سەرکەوتو بوون دەستان خۆش بێ دەکەم. شەڵار بەرەو پێشەچن زۆر سپاس دەکەم بژیت سلامت. پرسیارێک لە یەکەم فەرمو وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر نەزانی بە تۆ شتێکی خۆشم بۆ باسکی وڵای ترێ بێ لێ ئەچ خۆش بێتی ئەوە من پرسیارە لێکم خەڵاتم پێەیە دیام باشە بەڵام تۆ ئەگەر وەڵامەکە نەزانێ بە تۆ بەسەر هاات شتێکی خۆشم بۆ باسکی باشە ئەهوا. حەقیوە کە وەڵامەکە نەزانی و باش نیە دیڵە دی بارێکم باشە دێڵە تاوا مەجبوری ڕێگەی خەڵاتەکەم دەریان نیرۆتە قسێک زۆر باشە من ئەوەی پێم بکری ئاسانکاری بۆکەم ببیتە خاوەن خەڵات چکە پێم خۆشە هەموو بەشداربووان ببنە خاوەن خەڵات پرسیارێکە لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە ئیشەڵڵا پرسیارەکەمان ئەوەیە هەتا نەمرێت ناخورێت تا نەمرێت ناخورێت بەڵێ تا نەمرێت تا نەمرێت ناخورێت بەڵێ هەتا نەمرێت ناخورێت بمرێ ئەم جاخورێ بەڵێ والله ئاسانە بە قورعان نابێ ئاسان کارێکە باشە ئاسانکاری دێڵە ئەوە تەزای ماڕ ئێ بزن ماسی ماسیە تۆ دەڵێ ماسیە کۆپیت کرد پێیان وتیتەوە چی چشتی وابێ چی ئەبێ خۆی هەوڵ بات چی قسەی کرد قەینا پێم خۆشە لەخوا بەزیابی بوویتە خاوەن سپاس خەڵات دەکەم، پیرۆسە بێ سەلامەت خەڵاتێکم پێبن ئەو دەستان خەڵاتی خۆش، چەرساتی ئەسپانە بۆ سپاس بەڕێستان دەکەم، هیوادارم سپاس بە دڵتان بێ مەمنون بن، مەمنون باشە بن. دەی قۆپیت کرد پێیان وتیتەوە زانیت بەس قەینا شتێک خۆمەرم زانی ئەرە مرێ ماسی وڵی باشە. تازە شتێکمان کرد شتێکی خۆشمان بۆ باسکە بەسەراتێکی خۆش لە کاتی ئیشکردنا بەسەرهات. کەبیر تەکەوێتەوە دایم پێکەنی نەتگرێ لەگەڵ شەرنیە لە کاتی ئیشکردنا لەوانەیە لەگەڵ ڕەفیق و شتاچ و بێتی دەرو شتێکی بە خۆش قورعان بێ دادەیسە هیچم بەبیر دا باشە بۆ سوێنە خۆی ئەڵێ پیشەکەم لە سەرسەریدا پیشەکەم گەلە بەخێر بێن سپاس بۆ هەیەتە بەشداریت، سپاسدانەکەم کاتێکی کە خۆش، سەرکەوتو زۆر بن گەلە سپاس. بەخێر بێن سەرچاو. زۆر سپاس ئەو کاکێ توانی بێتە خاوەن خەڵات با بچینە لێ ئەم کاکە بەڕێزە سڵاو لێبێ خاتون باشی. بەخێر سپاس مەمنون سەرچاوان باشەکەم نای بەخێر بەڕێزێ ڕەنج کاک ڕەنج بەڵێ خاتون خەریکی فرۆشتنی ژنی ئافرەتانی بەڵێ کاک ڕەنج خاتون. کارەکەتان چۆنە قورسە ئاسانە باش الحمد عیبی نیە لە خوا بەلاتەوە خۆشە. زۆر زۆرش خۆشە لە خوا زوو لە هێنن الحمدلله الحەمدلله لەگەڵ مشتریەکانتانە مامەڵەتان چۆنە عیبمانە لە خوا بەزار زۆر باشن الحمدلله خوا بەزیابێ الحەمدلله، یەخوا هەر سپاس، باش بن مەمنون، سپاس. مشتری تایبەتی هەیە ئەکیت ئێمە لە مێژە لێنن مشتری تایبەتی خۆمانەیە سپاس، یعنی مەمنون. ئەڵێ لە هیچ شوێنەشت ناکڕم نا شەر نییە دێتن بەڵام زۆترین کاتی لەگەری بڵێن جلبەرکان دێ لای ئێمە با لەوانێ لە دوکانی تێژ بیکەوە بڵێن بەس لە ئێمە ناوانە دێتن بەس تایبەت دێ بۆ لە ئێمەش دێتن زۆر باشە بەڵام ماشەڵڵا جلەکانتان زۆر جوانەوە لێرەوە سپاس، دیارە مەمنون، وەرە نێوە سپاس، سەردانیان بکەنەوە ڕکلامیشم من لە بۆ خزمەتتان خاتون بەخێر بێ. خۆشبیست سپاس دەکەم سەرچاوە لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕوویدا بێ بۆمان بگێڕیتەوە بە قورئان حالیان هیچ نایەتەوە بیرمان بەڵام شتی خۆش ڕوو ئەداتن لەگەر ئافرەت زارەوەە دەمە دەمەوینەوە لەسەر مەعەر نەوەی شێوێکە بەڵام حالیان
تۆزە شەرمەکە لە پێش کاملەکە بێ خۆمان بێت بۆچی شەرمەکەی شەرم مەکە ئەبێت ساڵی 2026 بێشتە زۆر ئاسایی بێتەوە نۆرماڵە احتیاجی زۆر وانە بەڵێ بەڵێ جادایەوە منەوە تا لەگەڵ هەموو ئەو بەشداروانی لە بەرنامەکەم کە قسە دەکەم وەکو ڕەفیقێک وەکو خوشکێکی خۆیان قسەیان لەگەڵەکەم تو خوشکی گەورەیەمە سپاس دەکەم برای گەورەی ینی شتێکی وا ناکەم کە هەز بە شەرم کەن یان قسەکەیان لێ غەڵەت بێ نووەڵە بۆ خەی خۆی نییە ئاسای نۆرماڵ احتیاجی خاتوون دە شتێکی خۆشمە بوو باسکە ئەی بەخوا حالیان هیچ شتێکیوان بە خەیاڵان نایە حالیان بەخوا ئەوە چی بوو تشەڕ ڕوویە لە دوکانەکەمە بۆ چۆن نازانێت تشەڕ ڕوویە نەوەڵاشە دەوتە ژندەکەن بەشەر بەخوای ناشەرنا بەڵام هاتوونانە مەسەن پارچێک ماوە پارچێش تۆزە سارەکە ێرزانتر دەڵێ بەڵێ دەمە دەمێکە ناواڵێ بۆ من خۆی حەقیەوەی وایە کەم جارەکەتنی ئەوە 2000 ڕوویدا لەلایەن حەلەکەی چی تۆ وڵای حەلەکە بە گەورەی خوا غارمداوە بە جێمێشتە لە دکانەکە حتا خۆیان حەلەکە بووداوەڵا بە کەستانی واخە ناکرێت یەکەم جەرەوەی هاتووی دەبی ئەو بێت وایە ناکرێت سپاس مەمنون دەست خۆش بێ پرسیارێکە لێکم ئەمریکا وەڵام زاڵم ئەمرنەکە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە پرسیارەکەمان ئەوەیە ئەو کردارەی کە خۆر و ڕوەک پێکەوە کارلێک دەکەن پێی دەڵێن چی تیشکی خۆر لەگەڵ ڕووەکە چ کارێک ئەنجام دەدەن چی پێ دەڵێن ئەو کردارە بە قورئان ئەگە بیگۆڕی باشە بێتن بیگۆڕم بەڵێ پرسیارەکەت بۆ گۆڕم پێما خۆشە ببیتە خاوەن خەڵات بەڵێ باشە بەڵێ لە زمانی کوردیدا بە پاسکیل دەڵێن چی دوو چەرخە دوو چەرخە بەڵێ دەست خۆش وەڵامەکە تەواوە زۆر سپاس بیتە خاوەن خەڵات ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەیە ئەلیسپۆن دابینی کردە سپاسێکین بۆ بەڕێستان زۆر خۆشحاڵ بووم کە بیتە خاوەن خەڵات سپاس دەکەم لە خزمەتە زۆر سپاس کاتێکی خۆش و سپاس دەکەم با بڕۆین بزانین تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن با بڕۆین نای بەڕێزە بەدر کاک بەدر بەڕێز سپاس دەکەم خەڵکی کوێی کاک بەدر خەڵکی هەولێرم خەڵکی هەولێری چ کارێک دەکەی من مۆزەفی مۆتاریم مۆزەفی مەتار کارەکەتان قورس نییە بەرەوە قورسە حەز لە کارێکی خۆتە دەی لە شستاق بە یاخوا چۆنە هاتوونەتە ئێرە ناو بازار ئەوە خازم منداڵەکانم هاتیان لە کەشای دەکرد لەگەڵ منداڵەکان هاتووی زۆر چاکە بە خێربێن سەرچاو شتێکی خۆشم بۆ باسکە کاک بەدر لە کاتی کارکردنە شتی خۆش ڕوو نایە لە مەتار چۆن باس و بەسەرهاتان زۆرە لای ئێوەشت زۆر ڕوایە هیچ کە نییە ئەو خەڵکانی کە لێوە سەفەر ئەکەن نام نعادی وڵای نیمە لای جێشم دەی باشە لە شستاق بێ یعنی بەسەرهات شتێکی خۆشە نیە بۆمان باسکی کاک بەدر شۆ شتی وابێ وڵای 9 ساڵە چانێ بازارم دیکە وەڵا دێمەمان دیوە یعنی یتەوە بۆ ماڵەوە ماندویت هیچ شتێکی تر ناکەی 5 وارەیە چ دەی لە شستاق بێ یاخۆ پرسیارێک لە یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات ئەو چینەی کە لە بەرگە هەوادایە ناهێڵێت تیشکی خۆر زیان بگەێنێ بە زەوی ناوی چییە؟ ئەستا دینی بە ئەوە باید دەمگە قەی ناکە بەس منەوە پرسیاران ڕاست دینی بواە؟ دینی باشە پرسیارێکی دینی لە یەکەم پێغەمبەر محەممەد دوریتی خوای لێبێت لە ژیانیدا چەند حەجی کردووە؟ بەخۆی ناو حەج بووە کوچار یەک جار بیگۆڕا؟ یەک جار تۆ دەڵێ یەک جار بەداخەوە هەڵە بوو وەڵامەکە سپاس دەکەم سپاس بۆ بەشداری کاتێکی خۆش و خوار لەگەڵ زۆر سپاس باش سەچا ناوی بەڕێزە علی علیگان وەرە پێشەوە باو دەرگا بشکم دا بخڕێ سەرمامانە تۆ سەرمان نییە؟ نعیبم شڵا جەوەکەی سار وەڵاکە علی سەرمای نییە بەچی خەریکی ڕۆژانە چ کارێک دەکەی؟ وەڵا ئیشی لێرە لێرە ئیشەکەی دەی لە شەستا بە بازار چۆنە باشە؟ دەخوا بەزات بێ یاخوا هەر باش بێ ئینشاءالله شتێکی خۆشمان بۆ باسکە لە کاتی ئیشکردنا بەسەرت هاتە بێ وەڵا ئەم ڕۆژ هەر وچی ڕۆژەکانی دیارە احتیاجی خۆش خۆمان وەڵا یعنی هیچ ڕوو نایە؟ وەڵا جۆت دێن سەفت دەکەن خەیان دەکەنەوە ئیشانەوان دەکەنەوە دەی لە شەستا ساقی سەچا ئێ
دوو قسە خۆشمان بۆ بکە هیچی چ برێ ئەو بە قسەیەکمان بۆ ناکەی کاڵی نیتمی سەبرێ لەگەڵ مشتەکان دەبینتان چۆنە باشن معاملە و خۆشە عیبمان نیە لەگەڵ چەند مشتری خاتریان نەگری بۆ نوشتێک بە 15,000 وێ بە چەند یانەی تێ یانی هەر خاتر دەگرم وشێم جارەکاندی والله. 2000 ئەوانە 2000 ئای ناگەیتە 5,000 ناویکی دەگەوانە وڵە خێری نامێنێ خەخی نامیت بکەمەوە مشتەکانە معاملە زۆرەکەن یان هەندەکەی باشن هەندەکەی ئەوانەیە ئێ. ئەوانە دەی باشە لە شستاق بێ سەر پرسیارێک لە یەکەم فەرموو. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە برێ ئەو چینەی کە لە بەرگە هەوادایە ناهێڵێ تیشکی خۆر تیشکە زیان بەخشەکانی خۆر بدات لە زەوی ناوی ئەو چینە چییە؟ وەڵا نازم نازانی ئەی لە چ بوارێکا زیرەکی وەڵا لە ئیشکاری زۆر ئەوەنە لە ئیش و کار ئەی لە بواری وەرزشی لە بواری ئاینی وەڵا ئەوەی نازم ئاینەوەنێ وەڵا ئێ چی بکەن ئێستا وەڵامێکمان پێ بڵێ وەڵا هیچم پێ ناکە نەفرشکە بجیبینەوە لە زیاتی من دەباشە شتێک خۆشمان بۆ باز ناکەی وەڵا چ برێ مەری نوکتێک بە سەراتێکی خۆش وەڵا نکتەوەنم نییە بەخۆ نیتە باشە سپاس بۆ بەشداری بەڵێ، زوو سەرچاو. کاتێکی خۆش خوار لەگەڵ دوو زۆر بەرز. سپاس نای بەڕێزە خەلیل کاک خەلیل بەڵێ ئەو دوکانی خۆتە کاک خەلیل بەڵێ جانتای جوانە هەیە بەڵێ پێ باشە لە شستاق بێ زۆر سپاس. لەگەڵ مشتریەکان نێوانە چۆنە کاک خەلیل والله باش عیبمان نییە بازار باشە والله تقريبا لا والله وباش يعني قبري باش بي ئەو باشە لا نییە والله باشە ئیشەڵا هەر باشە بێ سلامة باسێکی دوکانەکەتمان بۆ بکە ڕۆژانە چۆن تێ ئەپەڕێ چی ئەەکەی چی ناکەی والله بالنسبة لدكانك سعادو دوامان دەکرێتەوە ئەمە لێرە دوکانمانەیە بەڵێ. دووە تا 11 شەو لێرەینە و زۆر چاوەڕێی مشتری دەکەین بێ بەخێر بێ و سەرچە چاوتان خۆش بێ سپاس. شتێکی خۆشمان بۆ باز ناکەی لە کاتی کارکردنا ڕوویدا بێ ئەو کاتە هیچم لە بیر نییە بەخوا والله. والله نکتەیە داوای بەسەر ئاتێکی خۆش. بەخوای بم بورن ناتوانم باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی بەخوای باش نیم زۆر باشە پرسیارێک لە یەکەم بەڵێ. وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات بەڕێز تشکی خۆر لە ڕۆک دەدات و ڕۆکیش تشکی خۆر وەردەگرێت بۆ گەشەکردن بۆ کردارە دەڵێن چی ئەوەی بزانم تشکی خۆرکە لە ڕۆکەدا مادی کلۆڤۆفیل دروست دەکات بەڵێ. هەرەوە کردارەکە ناوی چییە ئەو کردارەکە ڕوئەت پێی ئەڵەن چی پرۆسەکە ناوی چییە والله نازم بەس ئەوەندە ئازارم مادی کلۆرۆفیل دروست دەکا و ئەوە هەرەوەندەیە بۆ بۆ سەوزبوونی درەختەکە بەڵێ ئاڕاستە بەڵام ئەو کردارە کە لە بینی ڕۆک و تشکی خۆردا ڕوو دەدات پێی دەڵێن چی نازانین باشە سپاس بۆ بەشداریت بەڕێزی، خۆش حاڵبووین بەڕێزی، کاتێکی خۆش خوارد لەگەڵ زۆر سپاس خزمەت. زۆر سپاس ئازیزانم بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت و دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم غەریب بەزاز بۆ دابینکردنی جلو بەرگی من هەروەها ئەسعەد خەیات ئەرکی دوورینەکەی گرتوۆتە ئەستۆ دەست و پەنجەی خۆش بێ هەروەها سپۆنسەرەکانمان کە خەڵاتەکانیان بۆ بەرنامەکەمان دابین کردووە چەرەساتی ئەسپەهان لە دووستایدی بەختیاری دەست و چاویان خۆش بێ زۆر زۆر ئەرکیان کێشاوە هەروەها ئەلیسفۆن کە دیارەکانیان دابین کردو ئەوانیش بە هەمان شێوە دوکانیان لە ئیسکان تاوەرسە بابەتی مۆبایلیان هەیە و ئەشیایی مۆبایل و ئایپاد و ئەو شتانیان هەیە ئێوەش سەردانیان بکەن چکە گونجاوترین نرخیان هەیە و بابەتەکانیان زۆر زۆر ئۆرجیناڵ و باشن تا بەرنمەیەکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم و هەرشاد بن و خواتان لەگەڵ